سڵاوتان لێبێت خوێندکاران و بینەرانی ئازیز. خۆشحاڵم لە ئەوانەیەکی تری جوگرافیای ئاواکاریە یەکەگرینەوە. ئەلبەت یەکێک لە وەزیفە بنچینەیەکانی جوگرافیا هەمیشە لێکدانەوەی کاریگەری سروشتەوە یا کاریگەری مرۆییە لەسەر یەکدی و پەیوەندی نێوانیشیان ڕوونەکاتەوە. بەگشتی هیچ بابەتێک نییە لە جوگرافیایە سەرنج نەخاتە سەر کاریگەری و هۆکارە سروشتی و مرۆییەکان. جوگرافیای ئاواکاریش وەک هەر بابەتێکی تری جوگرافی پێویستی بەوەیە کە ڕادەی کاریگەری هۆکارە سروشتی و مرۆییەکان لەسەری لەبەرچاو بگیرێ. ئێمە لەم وانەیەدا هەردوو ئەو کاریگەریانە باسەکەین و لە تەکیشیا باس لە شێوەکانی نیشینگە لادێریەکان دەکەین و ئەو کاریگەریانەش کە شۆڕشی پیشەسازی لەسەر جوگرافیای ئاواکاری گوندنشینەکان هەیبووە باسی یەکەین. سەرەتا لە هۆکارە سروشتیەکانەوە دەست پێ ئەەکەین و بە کورتی لەبارەی هەرێکێکیانەوە ئەدوێن. وەکەوەی لە وانەی ڕابردووشە باسمان کرد، گرنگترین هۆکارە سروشتیەکان لە جوگرافیای ئاواکاریدا یا جوگرافیای ئاواکاری گوندیەکاندا بریتین لە شوێنی جوگرافی، ئاوهەوا، بەرزوونزمی یا بەرزوونزمی ڕوویزەوی و خاک و هەروەها دەرامەتەکانی ئاو. یەکەمیان شوێنی جوگرافی، مەبەستمان لە شوێنی جوگرافی شوێنی گوندەکانە بە پێی دوور و نزیکیان لە شارەکانەوە. ئەگەر نزیک بن بێگومان ژمارەی دانیشتوانیان و چڕی دانیشتوانیان زۆرترە و ڕوبەری نشینگەکانیشیان فراوانتر، ئەواتە قەبارەی گوندەکە سەیرەکەی فراوانترە لەو دۆخەدا و بە پێچەوانەوە تا گوندەکان دوورە دەستر بن ژمارە و چڕی دانیشتوان و ڕوبەری نشینگەکانیشیان کەمترە بێتەوە. هۆکاری سەرەکی ئەمەش بۆ نزیکیانە لە خزمەتگوزاریەکان یاخود دووریان لە خزمەتگوزاریەکان. ئاوهەوا بێگومان ڕۆڵێکی تر دەگێڕێ لە دیاریکردنی شێوە و ئاست و چڕی و دابەشبوونی نشینگە گوندیەکان. ئەلبەت ڕێگەزەکانی ئاوهەوا چەند شتێکن، وەک شێو، دابارین، پلەی گەرمی، بایەکان، پەستانی هەوا و حتا ڕادەی بەرکەوتنی تیشکی خۆر. بەگشتی ئاوهەوا و ڕێگەزەکانی کاریگەری گەورەیان هەیە لەسەر هەڵبژاردننی شوێنی نشینگەی گوندەکان. مرۆڤ هەوڵی داوە گونجاوترین شوێن هەڵبژێرێ بۆ ئەوەی گوندەکانی لێ بنیاد بنێ. بەگشتیش ژمارە و چڕی نشینگە گوندیەکان لە ناوچەی ئاوهەوای مامناوەندیدا زۆرترە بە بەراورد لەگەڵ ناوچە ساردەکان یاخود ناوچە گەرمەکان، چونکە ئاوهەوا نەک هەر کاریگەری هەیە لەسەر مرۆڤەکان، بەڵکو کاریگەری بنەڕەتی و بنچینەیشی هەیە لەسەر چالاکیە کشت و کاڵیەکان و وەکرداری بەرهەمهێنان. سێیەمیان بابەتی بەرزوونزمیە یاخود بەرزوونزمی ڕوویزەوی. هەر لە کۆنەوە مرۆڤ هەوڵی داوە لەو ناوچانە دانیشتە جێبێکە دەشتاین، چونکە لە ناوچە تەختەکانە بنیادنانی نشینگە و هاتوچۆ و تەنانەت چالاکی کشت و کاڵیش لەبارترە. ئەلبەت ئەمە بەو مانایە نایە کە لە ناوچە تۆپۆگرافیا ئاڵۆزەکانی وەک ناوچە شاخاویەکان نشینگەیان تیادا بنیاد نەنرابێت. وەک چۆن هەندێک هۆکار لە دەشتەکاندا بووەتە هۆی ڕاکێشانی نشینگە گوندیەکان، ئاوهاش هەندێک هۆکاری وەکو بەرزوونزمی لە ئاستی ڕووی دەریا و پلەی لێژی و ئاراستەی لێژی و ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی بە جۆرێکی تر مرۆڤ لە ناوچە شاخاویەکان هەڵبژێرێت بۆ نشینگەی گوندەکان. داوای لێبوردنەکەم هاوڕێیان ئەگەر دابڕانێکی کەم ڕوویدا هیوادارم کاریگەری لەسەر ڤیدۆکە نەبوو بێ. بە شێوەیەکی گشتی نشینگە گوندیەکان لە ناوچە بەرزەکاندا ژمارە و چڕیان کەمترە.
وە قەبارەیان بچووکترە بە بەراورد لەگەڵ نشینگەی ناوچە دەشتاییەکان. ئەمەش بەهۆی سەختی هاتوچۆ کەمی ڕووبەری زەوی تەخت بۆ گەشەکردنی نشینگەکان. بەڵام هەندێک جاریش ئەم کۆمەڵگە مرۆییانە لەبەر هۆکاری خۆپاراستن لە هێرشی دەرەکی و بەرگری لە چیاکان خزاون، یاخود بەهۆی پلەی گەرمیەوە لە هەرێمە خولگەییەکاندا، یا بەهۆی پلەی لێژی و ئاراستەی لێژی زۆری چیاکان و ڕادەی بەرکەوتنی تیشکی خۆر و حتا گۆشەی بەرکەوتنی تیشکی خۆر گەڕاون بۆ گونجاوترین شوێن بۆ بنیادنانی نشینگەکانیان. هەندێک جاریش بەهۆی بوونی کانزای گرانبەها نشینگەکان لە ناوچە سەختەکانیشدا بە دەرکەوتون. بۆ نمونە ئەو گوندانەی ناوچە سەختەکانی چەندە زۆر سەختیشنی ناوانەی ئوسترالیا، یاخود ئەوانەی مانی تبت لە ئاسیا و ناوچە شاخاویەکانی کینیا و زیمبابوی لە ئەفریقا، تەنانەت لە هەرێمی کوردستانیش بە هۆکاری جیاواز بەشێک لە گوندەکان دەکەونە ناوچە شاخاویەکانەوە. خاکیش بێگومان یەکێکی ترە لەو هۆکارانەی کاری لە شوێنی نیشتەجێبوونی نشینگە گوندیەکان کردووە، لەبەرەوەی چالاکی ئابووری و خۆبژێویانی گوندیەکان کشت و کاڵکردنە بە پلەی یەکەم، بۆیە هەوڵیان داوە لەسەر زەویە بە پیتەکان گوند دروست بکەن، نەک لە ناوچەیەکی بەردەڵان و بێکەڵکدا. وەکەو نشینگانەی کە لەسەر زەویە بە پیتەکانی دەشتەکانی دەوروبەری ڕووباری زەرد لە چین و ڕووباری گانج لە هەندستان و بەنگلادیش و ڕووباری دیجلە و فورات لە عێراق، هەروەها ڕووباری نیل لە میسر، یاخودە و نشینگانەی کە لەسەر زەویە بە پیتەکانی دەشت و دۆڵی نێوان شاخەکان وەک نشینگەکانی زنجیرە چیای هیمالایە لە ئاسیا و لە ناو زنجیرە چیاکانی ئەندێز لە ئەمریکای باشوور و لە نزیکی چیاکانی ئەڵپ لە ئەوروپا، لە کاتێکە کەمی نشینگە لە ناوچە بیابان و نیمچە وشکەکان ئەگەڕێتەوە بۆ کەم ئاوی و هەژاری خاکەکەی و هۆکاری تری ئاو هەوا. دوایەمینیان دەرامەتی ئاوە کە هۆکاری نیشتەجێبوونە، یا توانین بڵێن هۆکارێکی سەرەکی نیشتەجێبوونە کە ئێمە ئاماژەی پێ ئەدەین. ئاشکرایە کە پەیوەندیەکی بەهێز لە نێوان نشینگەکان و دەرامەتی ئاودا هەیە، جاچە ئاوی سەرزەوی بێ یا ژێرزەوی. کورد پندێکی هەیەڵێ ئاو و ئاوەدانی، بەڕاستی زۆربەی زۆری و ئاوەدانیانە کە دروست بوون بەهۆی بوونی سەرچاوی ئاویەوە لە ناوچەکەدا دروست بوون. بەهۆی ئەوەی ئاو لە بواری جۆرا و جۆردا گرنگیەکی زۆری هەیە بۆ نشینگە گوندیەکان، جگە لەوەی بۆ خواردنەوە پێویستە، بۆ کشت و کاڵ و بۆ گواستنەوە و چالاکی تریش گرنگیەکی پلەیەکی هەیە. ئەو ناوچانەی ئاوی کەمە نشینگەکانیشی کەمن، یاخود پەرش و بڵاون و ژمارەیەکی زۆری دانیشتوانیان نییە، وەک نشینگە گوندیەکانی بیابانی گەوری ئەفریقا کە تەنها لە دەوری مێرگەکاندا بەدی دەکرێن. لە بەرامبەردا ئەو هەرێمانەی کە سەرچاوەی ئاوی زۆریان هەیە، بە تایبەتی کانی و ڕووبار و دەریاچەکان، قەبارەی نشینگەکانی گەورەترە و ژمارەی دانیشتوانی زیاترە. تەنانەت کاری لە شێوازی نشینگەکانیش کردووە و ئەوانەی لە کەناری ڕووبارەکانن شێوەیەکی درێژکۆلە و هێڵکردیان وەرگرتووە، ئەوانەی دەوری کانیاوەکانیش بە شێوەی پەرش و بڵاو هەن. ئەمەش لە وانەکانی ڕابردووە تا ڕادەیەک باسمان کرد. لە پاڵ هۆکارە سروشتیەکاندا هەندێ هۆکاری مرۆییش هەن کە کار لە جێگیربوونی نشینگەکان دەکەن لە شوێنە جوگرافیەکاندا. لەوانە ژێرخانی ئابووری و بەرگری و خۆپاراستن، خاوەندارێتی زەوی و شێوازی و بەرهێنانی زەوی. بێگومان ژێرخانی ئابووری ڕێگەکانی هاتوچۆ و هۆکارەکانی بەرهەمهێنانی کشت و کاڵی و ئاو و کارەبا و نەخۆشخانە و قوتابخانە ئەمانە ئەگرێتەوە. بەبوونیان یان نەبوونیان کاریگەری لە سەر جێگیربوونی نشینگەکان جێدەهێڵن. لەبەرەوەی
پێگەشتنی ئەم خزمەتگوزاریانە بە ناوچە دەشتاییەکان ئاسانترە. ئەمەش یەکێکی تر دەبێت لە هۆیەکانی گەشە سەندنی نشینگەکان لە ناوچە تەخت و دەشتاییەکانە. جگە لەوە هۆکاری ئەمنی و مەترسیەکان وای کردووە کە هەندێ نشینگە پەنا بە قەتپاڵ و گرد و چیاکان بگرن وەک پەناگە، و هەندێک جار قەڵا و شوراشیان دروست کردووە بۆ خۆپارێزی لە مەترسیە دەرەکیەکان. بۆ نمونە ئەو گوندانەی کە گرنگیان بە بەرگری و خۆپاراستن داوە، وەک گوندی حیجارە لە وڵاتی یەمەن و گوندی ئیز لە فەڕەنسا و بەشێکی زۆر لە نشینگە گوندیەکانی هەرێمی کوردستانیش لە ناوچە شاخاویەکانن. خاوەندارێتی زەوی کشت و کاڵی هۆیەکی ترە لە هۆکارەکان، چونکە شێوازی دابەشبوونی نشینگە گوندیەکان بە پێی جۆری خاوەندارێتی زەوی ئەگۆڕێ. بۆ نمونە کاتێکە خاوەندارێتی کەم بێت و ڕووبەری زەویەکان فراوان بێت، پێویستی بە دەستی کاری زۆر بێت، لەو کاتەدا نشینگەی گوندی گەورە و دوور لە یەکدی دروست دەبێت. ببورن ئەگەر دەستی کاری کەم بوێت، دەستی کاری زۆری پێویست نەبێت، لەو کاتەدا نشینگەی گوندی گەورە دوور لە یەکتری دروستە بن. بەڵام پاش سیستمی چاکسازی کشت و کاڵی نەوعەما کۆتایی هات بە و سیستمە دەرەبەگایەتیە و بەهۆی پێشکەوتنی زانستی و پەیدابوونی ئامێر کە جێی دەستی کاری گرتەوە، بۆیە چڕی دانیشتوان لەم جۆرە نشینگانەدا کەمی کردەوە، قەباریان بچووک بۆتەوە. بەڵام هەر پەرش و بڵاوی یاخود هەر پەرش و بڵاون ئەم نشینگە بچووک و بڵاوانە لە کەنەدا و ئوسترالیا و نیوزیلەندا و ئەرجەنتین زۆرتر دەردەکەون. لام وایە ئەمە کە چەند جارێک دێتەوە ڕێگامان لە دەرسەکانی ڕابردووشا پێویستی بە ڕوونکردنەوەیەکی زیاتر هەیە. وا وێنای بکەن کە ڕووبەرێکی زەوی 1200 تەنها هی کەسێکە لە ڕووی خاوەنداریەوە، و لە تەنیشت ئەویشەوە بە هەمان جۆر زەویەکی 1200 تر هەیە، هی کەسێکی ترە، و بە هەمان شێوە چەند پارچە زەویەکی تری هاوشێوە لە ناوچەکەدا هەیە. لەم کاتەیە خاوەن زەویەکان یا لە ناوەندی زەویەکەی خۆیان نیشتەجێ دەبن، یان لە باشترین حاڵەدا لە کەنارەوە لە نزیکی ماڵی خاوەن زەویەکەی دراوسیان نیشتەجێ دەبێت. بەڵام ئەستەمە بتوانن دراوسێتی زیاتر بکەن، چونکە سروشتی ئەم ڕووبەرە فراوانانەوە هەیە کە دراوسێتیەکان پەرتەکە، و ئەم شێوازە زۆرتر لەو هەرێمە کشت و کاڵیانەدا باوە کە کشت و کاڵی فراوانی دانەوێڵە ئەنجام ئەدەن و پێویستیان بە دەستی کاری ئەوتۆنیە، بەڵکو سوودە ئامێر وەردەگرن بۆ کاروباری کێڵگە. بەڵام ئەگەر زەویەکان بچووک بوون، لەم کاتەدا بێگومان خاوەندارێتی زەوی زیاتر دەبێت. لە ڕووبەرێکی کەمدا چەندین پشکی خاوەندارێتی زەوی هەیە، بۆیە ڕادەی دووری خاوەن زەویەکان لە یەکدیەوە کەمە بێتەوە. دوایەمین هۆکاری شێوازی وەبەرهێنانی زەویە کە تا ڕادەیەک نزیکە لە هۆکاری سێمەوە. ئەمەش خۆی لە ژێر کاریگەری کۆمەڵی هۆکاری تردایە، لەوانە شوێنی جوگرافی و بەپیتی خاک و ئاودێری و ڕێگاوبان و ڕووبەری زەوی کشت و کاڵی. بۆ نمونە ئەو ناوچانەی کە پشت بە چاندنی دانەوێڵە ئەبەستن، بە تایبەتی گەنم و جۆ، پێویستی بە هێزی کاری کەمە، بۆیە قەبارەی نشینگەکان بچووکن و زەویەکی کشت و کاڵی فراوانیان هەیە، و وەکو وتمان لەم دۆخەدا ئامێر جێگەی دەستی کار دەگرێتەوە. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە ڕووسیای فیدراڵ و ئۆکرانیا لەم جۆرە بەرهەمهێنانە زۆرە کە بە شێوازی کشت و کاڵی فراوانی دانەوێڵە ناسراوە. بەڵام لەو ناوچانەی چڕی دانیشتوانیان بەرزە و شێوازی کشت و کاڵی چڕپەی ڕەو دەکرێت، لە ئەنجامدا قەبارەی نشینگەکان گەورەتر دەبن و مەودای نێوان نشینگەیەک لەگەڵ نشینگەکانی دراوسەی کەمە بێتەوە، وەک کێڵگەکانی چاندنی برنج لە وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و چین و ژاپۆن. ئەشێت شێوەی نشینگە لادێیەکان یان شێوەی گوندەکان جۆراوجۆر بن لەبەر جۆراجۆری هۆکارەکان. شێوەی بازنەی یا درێژکۆلە و شێوەی ئەستێرەی و شێوەی سێگۆشەیی، یاخود شێوەیەکی ترمان هەیە کە شێوەیەکی پلان بۆ داڕێژراوە کە یەکێک باسییان نەکەین. شێوەی بازنەی زۆربەی جار بەهۆی کۆبوونەوەیە لە دەوری ناوەندێکی دیاری کراو
وەک پەرستگەیەک یا قەڵایەک یا سەرچاوەیەکی ئاوی وەک چاڵاو و کانیا و طبعا ئەمە بۆ ئاسان دەسڕاگەیشتنی دانیشتوانەکە پێی لە دەوری ئەو ناوەندە کۆ ئەبنەوە بەم هۆیەوە نشینگەکە یاخود گوندەکە بە شێوەیەکی بازنەیی دەخەمڵێ و دروسە بێ بە زۆری ئەمە لە ناوچە دەشتاییەکاندا بەدی دەکرێت چونکە دەشتەکان بوار دەدەن بەم شێوە فراوان بوونە و هیچ ئاستەنگێکی بۆ دروست ناکەن. شێوەی درێژکۆلەییشمان هەیە زۆر جار بەهۆی ئەوەیە کە هاوتەریبی ڕێگەکانی هاتوچۆ یاخود ڕێڕەوی ڕووبارەکان و هەندێک جاریش بەهۆی ئاراستەی دۆڵەکان لە ناوچە شاخاویەکانە پەیدا ئەبن. هەندێک جار گوندەکان شێوەیەکی ئەستێرەی وەردەگرن ئەمەش بەهۆی هێڵی کەنتۆری بەرزونزمی شوێنەکە کەوا دەکا خواست لەسەر لە بارترین زەویە گونجاوەکان دروست بێ یان بۆ سوودوەرگرتن لە دەرامەتە سروشتیەکانی وەک زەوی کشت و کاڵی و دارستان و لە وەڕگەی سروشتی و هەندێک جاریش ئەمە بەرمەبنای بەیەگەیشتنی ڕێگەکانی هاتوچۆیە وەک زۆرێک لە گوندەکانی خۆرئاوای ئەوروپا. ئەوکو لە وێنەکەشدا دیارە کە ڕێگەکانی هاتوچۆ بێگومان کاریگەری هەبووە لەسەر ئەو شەیپەی کە ئەم گوندە دروستی کردووە. هەندێک جاریش گوندەکان شێوەیەکی سێگۆشەیی وەردەگرن بە تایبەتی ئەگەر هاتوو لە قەتپاڵی چیایەک بنیادنەرا بوو بەو هۆیەوە بنکەیەکی فراوانی ئەبێت وەکوە بینین ئەم گوندە بنکەیەکی فراوانی هەیە و بە ئاراستەی لووتکەی چیاکە ڕووبەرەکەی تەسک دەبێتەوە لە خوارەوە شێوەیەکی فراوان و تا بەرەو سەرەوە بڕۆین لووتکەی هەڕەمەکە تەسک دەبێتەوە و بەم شێوەیە سەیرەکەی شێوەیەکی قوچکەیی یاخۆ شێوەیەکی سێگۆشەیی یا هەڕەمی وەرگرتووە. شێوازێکی ترمان هەیە کە شێوازێکی نوێیە و هەندێک جاریش بە شارۆچکە یا گوندە نوێیەکان ناو ئەبرێت. ئەم جۆرەیان پێشوەختە بنیادنانی پلانی بۆ داڕێژراوە بە پێی نەخشەیەکی پێشوەختە ئامادەکراوە و دروستکراوە. لە گرنگترین تایبەتمەندیەکانی ئەم شێوازە ئەوەیە کە لە ڕووی تەلارسازی و بەردەستبوونی خزمەتگوزاریە سەرەکیەکان هاو ئاست و لە یەکچوون. ئەمانە چەند نمونەیەک بوون لە سەر شەیپ و شێوە جیاوازەکانی نشینگە لادێیەکان. بەڵام بێگومان سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی کاریگەری هەبوو لەسەر جوگرافیای ئاواکاری گوندەکان بە شێوەیەکی گشتی. شۆڕشی پیشەسازی لە ناوەڕاستی سەدەی هەژدەهەم و لە ئینگلتەراوە سەری هەڵدا دواتر سەرتاسەری ئەوروپا و کاریگەریەکانی جیهانی گرتەوە و چەقی ئەم ڕووداوە لە شارەکاندا بوو بەڵام لە زۆر ڕۆوە ژیانی گوندنشینان و شێوازی کارکردنیشیانی گۆڕی پەیدابوونی ئامێر وای کرد کە گوندنشینان کەمتر پشت بە دەستی کار و هێزی ئاژەڵەکان ببەستن و تا ڕادەیەکی زۆر ئامێر جێگەیانی گرتەوە. بێگومان پێش شۆڕشی پیشەسازی بەدەمێنانی کشت و کاڵی پێویستی بە بڕێکی زۆر لە هێزی ئادەمی و هێزی ئاژەڵەکان هەبوو بەڵام ئەم پەرەسەندنە تەکنیکیانە ئەوەی گۆڕی. ئەمە لەلایەکەوە کار ئاسانی زۆری کرد لە بەرهەمهێنان بە ئاسانی و بە بڕێکی زۆر. لەلایەکی تریشەوە بووە هۆی بێکاری زۆرێک لەوانەی کە سەرقاڵی بەرهەمهێنانی کشت و کاڵی بوون لە گوندەکانە. لەلایەکی تریشەوە هەلی کاری پیشەسازی لە شارەکاندا زیادی کرد. بۆیە ئەم شۆڕشە هۆکارێکی سەرەکی بوو بۆ کەمبوونەوەی پەیتای ژمارەی دانیشتوانی گوندەکان و بە پێچەوانەشەوە زیادبوونی قەبارەی دانیشتوانی شارەکان. چونکە ئەوانەی کە لە گوندەکاندا بێکار مابوونەوە ڕویان لە شارەکان کرد بۆ کارکردن. ئەمە زۆرتر لە وڵاتانی خۆرئاوای ئەوروپادا بەدی دەکرا بەڵام بە ئاستێکی تر کاری لە وڵاتە تازە پێگەشتوەکانیش کرد بەهۆی بێکاری و نەبوونی خزمەتگوزاری پێویست بە تایبەتی لە کشوەری ئاسیا و ئەفریقا و ئەمریکای باشوور هەم بۆ ناوەندی شارەکان کۆچیان کرد واتە خەڵکی گوندەکانیان هەم بۆ ناوەندی شارەکان کۆچیان کرد هەم لە وڵاتەکانەوە بەرە وڵاتی پیشەسازی لە وڵاتی خۆیانەوە بەرە وڵاتی پیشەسازی کۆچیان دەکرد. لێرەدا دیاردەیەک لە شارەکاندا دەرکەوت کە پێی دەگوتراوە گوندبوونی شارەکان
چونکە کۆچکردنی ئەو ژمارە زۆرە لە گوندەکانەوە بۆ شارەکان ڕەنگدانەوەیەکی کولتوری زۆری هەبوو لە سەرڕواڵەتی شارەکان، وەک پەیدابوونی یەکەی نیشتەجێبوونی نایاسایی بەربڵاو لە کەناری شارەکاندا. ئەمەش ئەو هۆکارە سروشتی و مرۆیانە بوو کە کاریگەریان هەبوو لەسەر جێگیربوونی نشینگە گوندیەکان یاخۆ نشینگە لادێیەکان و شێوەکانی ئاواکاری گوندەکان و کاریگەریەکانی شۆڕشی پیشەسازی بوون لەسەری. لەوانەیەدا هەتووە باسی جوگرافیای ئاواکاری شار دەکەین کە بێگومان زیاتر لەوانەیەکمان پێویست دەبێت بۆ مەبەستە. تا ئەو کاتە بمێنن بەخێر و کاتێکی خۆش.